ئەوانەی کەوا ڕاتبی ڕعایە اجتماعیان هەیە بە حیساب فێڵ لە خوای گەورەکەن یان فێڵ لە خۆیانەکەن ئەوە فێڵت لە موسڵمانان کرد ئەوە فێڵت لە حکومەت کرد دەرچووی لەلایەنی حکومەتەوە فێڵت کرد بەڵام ئایا لای خوای پەروەردگار ون نەبێت بێگومان نەخێر کابرا شەرعاً وقانوناً بۆی نییە ڕاتبی ڕعایە اجتماعی دەرکا بۆ چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ المؤمنون على شروطهم بەپێی ئەو مەرجە و ئەو یاسایانی کە حکومەت بۆتی داناوە کە شوملتەکە ئەو جا بڕۆ ناوت بنووسە کابرا سیارەیەکی هەیە فێڵەکە ئەچێ سیارەکەی کاتە ناو خێزانەکەی وەکو جوولەکەکان لە ڕۆژی شەمەیە ڕاو ناکەن بەڵام چاڵی گەورە گەورەکەن لە ڕۆژی جومعەیە تۆڕەکانیان هەڵەدەن لە ڕۆژی یەکشەمە ماسیەکانە بنەوە خانووی بەناوەیە هەر کەسێ خانووی بەناوە بێ نابێت ڕاتبی ڕعایە هەبێت ئەچێ خانووکەیە کاتە ناو ئامۆزایەکی خانووکەیە کاتە ناو خێزانی ئەکاتە ناوێکێکی غەریبە بەس بۆ ئەوەی ڕاتبێکی حرامی دەستکەوێ قوڕ بەبان سەرت ئەوە حرامە براکانم ئەوە فێڵە ئەوە غەشە ئەوە خیانەتە هەر ئەوە نییە پارەکە بکەیتە بە خەڵت و تەواو کورە پارە لە حکومە دەر حەڵاڵە بە کەیفی خۆت چۆن ئەی خۆیت و حەپەلۆشیەکەی ئاساییە نا وەڵڵاهی ئاسایی نییە ئەوە حەق و مافی خەڵکانی فەقیر و هەژارن ئەوانەی کەوا کەم دەرامەتن ئەوانەی کەوا فەقیرن ئەوانەی کەوا هیچیان نییە یان خەڵکی وا هەبووە خانۆکەی عیبی نەبووە چووە کەلاوەیەکی پێشان لژنەکە داوە بەس بۆی ڕاتبەکەی بۆ بڕنەوە خەڵکێک لەولاوە پارەیان داوە خەڵکێک لەولاوە ڕەشوەیان داوە بەرتیلیان داوە بەس بۆی ڕاتبەکەی دەستکەوێت سێ ئەم بەڵایە کە براکانم ئەم بەڵایە لەناو ئومەتی موحەممەدێ صلی الله عليه وسلم ئەم فرت و فێڵە بۆ ناچێتە سەر حرامە واللهی بڕۆ بیبڕە خوای گەورە محاسەبەتەکا لەسەری حیەل و فێڵ زۆرە براکانم کابرای جانباز ئەوەی کە لە مەیدان ئیشەکات حیوانەکەی ئەچێشتی شۆرێداتێ بۆ ئەوەی ئاوێ زۆر بخوا ئەوجا وەزنی زۆر بێ بیکەنە سەر قەپان ئەوجا وانیشان بدا کە بڵێن ئەم حیوانە زۆر قەڵەوە گۆشتێ باشی پێوەیە بۆی بیفرۆشێت ئەوەش هەمان ئەو دەرد و بەڵایەکەوا جوولەکە لەسەری بوون کابرا ئەزانێت ئاڵتون بە قەرز حرامە ئەچێ بۆ لای کابرای ئاڵتونچی ئەڵێت خوا زەحمەت نەبێ هەنێ پارەم دەرێ بە قەرز لە ئاڵتونچێکە پارە قەرزەکات ئەوجا هەر لە ئاڵتونچێکەیەک ڕێت ئاڵتونی لێسەنێ بە نەقەد ئەمەشیان لە حیەلە براکانم و حیەل زۆر هەیە کە باسیکەین بەڵام خوتبەکەمان درێژە بێت بەڵام ئەوەی کەوا دەمەوێت زۆر جەختی لەسەر بکەمەوە بابەتی ڕاتبی ڕعایە اجتماعیە بەداخەوە لە 195 ئەو خەڵکە مستاهل نین ڕاتبی ڕعایەن هەیە و کردیانە بۆ خۆیان هەمووشی حرامە بۆت ناچێتە سەر خوای گەورە محاسەبەتەکا لەسەری سیارەت هەیە خانووت هەیە کەسابەتت هەیە الحەمدولله لەش ساغ و تەندروستی ئیتر بۆ ئەم ڕاتبەت دەرکردووە ئەم ڕاتبە مافی تۆ نییە ئەم ڕاتبە حەقی تۆ نییە حکومەتەڵێ ئەبێ خانووت بەناوە نەبێ حکومەتە بێ نابێ سیارەت هەبێ تۆ سیارەکە دەکەیتە ناو خێزانت ئەمە فێڵ لە کێیەکەی تۆ کەواتە ئەو ڕاتبە حرامە دەبێ بیبڕیت و دەبێ ئەو پارانەشی کە وەرت گردووە بیگەڕێنیتەوە چونکە ئەو پارانە هەمووی لە گردن تایە و لە ئەستۆدایە